باوەژنەکەم مناڵی بوو. ئەمە زۆر خراپتر بوو. من لە تەمەنێکی زۆر بچووکا بووم. هەم ئەبووە ئاگام لە مناڵەکەی ئەو بووە، هەم ئەبووە ئاگام لە خوشکە بچووکەی خۆم بووە و هەموو ئیشی ماڵەکەشی پێ ئەکردم سەرڕای ئەوە. یعنی خۆی وا دەرنەئەخست کە باوکم ئاهاتەوە کە ئەمە ژنێکی زۆر خراپە، کە باوکم هاتەوە خۆی ئەکرد بە فریشتە، ئیتر کە ئەنەما ئەم کەسە نەبووە. ئەم خراپتر باوکیشە هەستی بۆ ناکرد کە بڵێت جارجار لەگەڵتان نادانیشێ یان بڵێ بۆچی تۆ دەست ئاوە سوتاوە یا بۆچی بێتاقەت پێی ئەشاردینەوە، هەموو شتێک پێی ئەشاردینەوە، نەمان ئەتوانی هیچ قسەیە بکەین و تەنانەت هیچ گرنگ هیچ مهتەم نەبوو بە جلوبەرگمان، بە ڕواڵەتمان، بە سەر و قژمان، بە پاکتەمیزیمان. یعنی ئێمە هەر جلی دراوسێ و ڕەفیق و خزم و ئیتر ئەو کەسانەمان جلی کۆنەمان لەبەرە کرد. لە ژیانە جلێکی تازەی بۆ ئێمە نەئەکڕی. هەستی بە منە ئەکرد باوکت جەنجار نییە و ئەگەر بکرایە لە 10 جارە لە 20 جارێک جلێکی بۆ کردنیش لەبەرەوەی باوکم کە هەز نەکا کە خراپە لەگەڵ ئێمە. و ئێستا بەڵامی تر باوکە هەستی بەم خراپیانە هەر نەکرد. نەخێر پێی ئەشاردینەوە، هەر جۆرێک بێ پێی ئەشاردینەوە، نەی ئێش لای باوکم بیترکەین ئەم شتانە. و ئێستا من زەواجم کردووە لە خوا بەزیابە، 2 ساڵە زەواجم کردو و خاوەنی کچێکم. مێردەکەم زۆر باشە لەگەڵ ما، سوپاس بۆ خوا کە خۆی گەورە حەقی هەموو ئەو ناخۆشیانی بۆ کردمەوە کە لە مناڵیات تووشم بووە و زۆر سپاسی مێردەکەشم ئەەکەم. ئەنجا لەگەڵ ئەوەیە هەموو کاتێک کە نوێژ ئەەکەم دوعا بۆ مناڵەکەم ئەەکەم، ئەڵم خوایە هەتا ئەو ڕۆژەی کە ئەچێتە ماڵ و حاڵی خۆیەوە من نەمرم، ئەو کاتی کە ئەو چۆ ماڵ و حاڵی خۆیەوە من بەرەوە بۆ لای خۆت کێشەم نییە. و باوەژنەکەشم ئێستا نەخۆش کەوتۆ لە جێگای تر پێویستی بە کەسێکە کە یارمەتی بە پێویستی بە کەسێکە ئاگەی لێبێ. من و خوشکەکەم جارجار سەردانی ئەەکەین ئەویش لەبەر خاتری خوا، لەبەرەوەی کە خوایەک هەیە حەقی هەمومان ئەسێنێ، ئەگەی لە هەمومانە، ئاگەی لە باش و خراپیەکەمانە، لەبەر خاتری خوا سەردانی ئەەکەین. تر کوڕێکیشی هەبووتم کە باوەژنەکەم مناڵی بۆ ئەو کاتە، ئێستا کوڕەکەی لە ئەوروپایە و هیچ ئەگەر هەفتەی جارێک پەیوەندی پێوە بکات بە خەیاڵیان نایە کە دایکی باشە یا خراپە. بەڵام من و خوشکەکەم سەردانی ئەەکەین ئەوەی کە بۆی ماوەتەوە تۆ خوشکەکەتن. بەڵێ بە ئەکیدی وەکو وتم کە خوا حەقی کەس نافەوتێنێ، خوایەک هەیە کە ئاگەی لە هەموو شتێکە لەسەر ئەم دڵنیایە. طبعا خاتون گیان ئەمی کە تۆ باسیەکەیت یعنی کێشەیەکە زۆرینەی کەس بەمە تێپەڕیوە کە کێشەی باوەژنە دایکی دووهەمە کە ئێمە بەداخۆ کاتێکە ناوی ئەوەی لێ ئەدرێت کە دایکی دووهەم بێت کە ئەمە دایکی دووهەمە و دایکی ئەوەیە کە ئەم مناڵانە سەر لە نوێجارێکی تر سۆز و عەتف و خۆشەویستی و هەستێکی باشیان باتێ. بەڵام بەداخەوە کە ئەمەی ئەیبینین یعنی کە تۆ باست کردوتت سووتان، یعنی ئەمە مرۆڤێک کردوتی بەرامبەر بە مرۆڤێک. یعنی تۆ گەر ئێمە واز لە هەموو شتێکی تر بێنین، یعنی زۆر جارەڵین مرۆڤایەتی ئینسانیەت ئەمە شتێکی زۆر گەورەیەکە لە هەر کەسێکە هەبێ. یعنی تۆ کاتێک کە زوڵم لە مناڵێکە کەیت بە سووتان ئەمە کێ کردوێتی ئافرەتێکی تر کردوێتی بەرامبەر بە کچێکی بچکۆلانە. یعنی ئەمە گەورەترین زوڵمە کە ئەکرێ بەرامبەر بە کچێک کە هیچ دەسەڵاتێکی نییە. یعنی مناڵێک کە هیچ دەسەڵاتێکی نەبێت تۆ ئا بۆ شێوازە زوڵمێکی لێ بکەیت کێش کردوێتی بەرامبەر بکوێ. ئەگەر ئێمە واز لە ئافرەتەوە شتێکیش بین ئەمە ئینسانێک کردوێتی. کاتێکە گەورە بووم عەقڵم بە دنیاشکە، ینی بیرم لێ ئەکردەوە باشە چۆن توانی ئەم کەسەوا بکە، چۆن ئەتوانێت ئەو نەخراب بێ، چۆن ئەتوانێت ینی ئێمە ئەو کاتە مناڵ بووین چۆن توانێتی لەگەڵ مناڵێکی ئاوا بێتاوانە خراپ بێ لی بە دەستی زوڵم کە بەم شێوازەکە کە تەبارم 22 ساڵە ناوی باوەژنێنن لەرزم دێت. یعنی لەوانەیە کە باوەژنی خراپ پیش نەبێ، لەوانەیە باوەژنی باشیش هەبێ، بەڵام یعنی سپاس بۆ خوا و ئەوە فەزلی خوایە. بەڵام چارەنووسی من لە باوەژنە خراپەکەی بوو، لە خراپەکەی بوو.